زان و خۆشەویستان لە تەوەری سێمی بەرنامەکەماندا باز لە تایبەتمەندی خواردنی خۆماڵی دەکەین لەگەڵ خواردنی بیانی. دەزانین کە لە ئێستادا لە ڕێوی کوردستاندا لە تەنیش خواردنی خۆماڵیدا گرنگیش دەدرێت بە خواردنی بیانی و ئەگەر لە چەند ساڵی ڕابردوودا زۆر گرنگی بە خواردنی خۆماڵی نەدرا، بەڵام لە ئێستادا دەبینین کە زۆر لە ڕێستۆرانتەکان ڕاواجێکی زۆر دەدەن بە خواردنی خۆماڵی. بزانین تایبەتمەندیەکان چین و جۆرەکانی چین و تا چەند هاوڵاتیان ڕوو دەکەنە خواردنە بیانیەکان یاخود خۆماڵیەکان. گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکانمان بەڕێز عەباس فەتا سەرۆکی ئیتیحادی ماستەر شێفی نێودەوڵەتی، هەروەها دڵشاد عەلی خاوەنی کۆمپانیای ئامادەکردنی خواردن کردووکیان شێفن لە هەرێمی کوردستاندا و لە شاری سلێمانی. زۆر بەخێر بێن. جوانەکەتان بۆ بانگهێشت. یخوا بەخێر بێن. کاکە باز ئەگەر لە بەڕێستەوە دەست پێ بکەم تایبەتمەندیەکان چین بە گشتی لە خۆراکدا، دواتر دێنە سەر جۆری خواردنەکان. وڵی پێشەکەی سوپاسی جەنابتانەکەم و سوپاسی بینەران و بیسەرانەکەین. تایبەتمەندی خۆراک شێوازی زۆر، یعنی لە پێش هەموو شتێک تەندروستی خۆراک سەحەت سەلام، دوای تەندروستی خۆراک شێوازی دیزاینی خواردن، لە دوای دیزاینی خواردنیشەوە تام و چێش، یعنی خۆی بەعام بڵێن لە سا هەشتای ئەدرێ بە تەندروستی خۆراک بۆ پاکوخاوێن. بەزەسانی لە وڵاتی مەیە کەمدانیان تام و چێژە؟ نانە بە ئەکسەوە لە وڵاتان بەعام ئێستش ئێرە کوردستان، یعنی لەخوا بەزیابێ وردە وردە گیان، یعنی شوێنەکان ڕێستۆرانتەکان ئەمانە زیاتر پێشکەوتنی باشیان بە خۆیانەوە بینیوە. من لێرەوە دەستخۆشی لە هەموو خاوەن ڕێستۆرانتەکان و دەستخۆشی لە هەموو برا شێفە ئازیزەکان و بەتایبەت ئەو ستافە جوانەی کە لە مەطبەخ کارەکەن بە هەمان شێوە دەستخۆشی لە هەموو کارمەندانی ڕێزیێفشن و لۆبی و بەعام ئەو شوێنەکەم چکە زیاتر و زیاتر ڕۆژانە پەرە بە کارەکانیان ئەدەن و پێشەکەون. پێم وتی لە سا هەشتای دانرێ بەخوا، یعنی پاکوخاوێنێ جا ئەو بیستەی تری دابەشەکرێ بەسەر دیزاین و تام و چێژە. ئێمە بۆ نمونە 100 جار تام و چێژی باش بێ، بەس کوالێتی یا دیزاینی ئەو قاپ و خواردنەی کە یێتە بەردەستی مشتری شێوازێکی جوانی نەبێ، هەر لە خۆی کابرا دڵی ناچێتە سەری. ئەمە هینە کۆمەڵێک لە شێفە ئازیزەکانمان هەیە عەشقی هەیە لەگەڵ ئەو خواردنە، یعنی ئەو قاپە بە شێوازێک ئەڕازێنێتەوە، بە شێوازێک تێئەکە. زۆربەی زۆری لە پیاوەکانیشمان لە ژنەکانیشمان هەر یەکسەر مۆبایلەکەی دەرەکا و حەزەکە ڕسمێکی بگرێ یا سناپێکی بکە. ئەمە شێوازێکە ئەگەڕێتەوە بۆ باشی و پێشکەوتووی ئەو ئەمە چەند واکات کە ئەو کەس ئیشتیاشی بکرێتەوە لەگەڵ خواردنەکەی. من پێتەڵم زیاتر ئەو دیزاینە دیزاین زۆر دەورە بینی، ینی ڕازاندنەوەی ئەو قاپە خواردنانەی کە یێتە بەردەستی مشتری ئەبێ بە شێوازێکی جوان دیزاین کراو بێ، یعنی ئیسا نەخش زۆرە، یعنی لە شێوازی کوڵ، لە شێوازی چۆلەکە، لە شێوازی ئەسێرەیە، کۆمەڵێک گوڵ. ئەم بابەتانە کە ئەڕازێنێتەوە لەسەر قاپە خواردنەکە، لەسەر قاپی مقەبیلاتەکە یا لەسەر خواردنە غەربیەکە یا لەسەر سۆسەکەی، یعنی کارێکی وا ئەکا ئەو مشتریە یەکسەر پێش خواردنی مۆبایلەکەی دەکا ڕسمی بگرێ، یا ڕسمی بۆ نمونە سناپی بکە، یا کۆمەڵێک شت لەوێ زۆر بەمان ڕاستەخۆ تەلەفۆنەکەن بۆ دووسێ برادەرمە، وەڵای کاکە من لە جێگایەکی خۆشم، وەڵای بەس ڕازاندنەوەکەیان پارەکەی هێناوە، کاکە ئێوە شوەرن. ئەمە وا ئەکا مشتری بە دوای مشتریە ڕای کێشێ. جا پاکوخاوێنیش دەوری تایبەتی هەیە. ئێمە زۆربەی شێفەکانمان ئەوەنە باشن، یعنی ئەوەنە زیاتر خەمی مشتری و هاوڵاتیانە، خەمی خاوەن ڕێستۆرانتەکان نییە، لەبەر ئەوەی خەمی هاوڵاتیان باشترە، چکە سەلامەتی خۆراک پاکوخاوێنی ئەو خواردنە کە چکە بە هەمان شێوە خۆشیان لێخۆن. ئەمە دەوری زۆربەی شێفمانێ هەر ڕێزمێک گوێ لە ساحب مەطعەمەکە ناگرێت. ئێمە بۆ نمونە بۆ ێنمەوە شێفمانەیە کە بافچیمانەیە گۆشتی مەسلەحە یا قیمەی مەسلەحەی بۆ بێنە ڕێک چەخۆکەی دانێ یا بۆ نمونە سەدرەکەی دانێ، ئیش ناکاو ئەڕوا شوێنی کارەکەی جێڵە خۆی ڕسق بڕاوەکە لە پێناو پاکوخاوێنی، لە پێناو سەلامەتی خۆراک بۆ هاوڵاتیان.
بس خۆش بێ کاک دڵشاد زۆر بەخێر بێن لە ئێستایا ئێمە لە هەرێمی کوردستانە چەند جۆر چێشتخانەمان هەیە ئەگەر شارەزا بن و کوالێتی و چێشتخانانە خواردنەکانیان لە چ ئاستێک زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ کەناڵە جوانەکەتان سپاس بۆ بینەرانیش مە وەکو کۆمپانیایەکی خوانی ئامادەکەمان ئامادە کردووە کە ئەزمموریشی 24 ساڵی خۆمە هەمیشە هەوڵم ماوە با بڵێن خواردنی تەندروست بچێتە بەردەستی هاوڵاتیان ئەمەش ئەوە نابڵین وەڵا با بڵێن منافەسێ بیان بۆ شکانی کەسانی بەرامبەر ئەوەی کە من بەلام و مەطلب بووە هەدەفی من یەکەم شت خوانێکی تەندروست بووە واتە حەقێکی تای بدرێتێت ئەوەی کە من لێرای بینم بەداخەوە بەو جۆرە نییە سپاس بەخوایمە کە کۆمپانیامان دامەزرانە خواردنی ئامادەکرا و ئۆتۆماتیشیان خەڵک جیاوازەکانە بینێت ئەمە بۆ ئەمە لە چونکە حەقێکی درا و حەقێکی تاوامان نا بۆ خواردنە بە تەندروست بە کوالیتێکی باش زائیدەن ئەوەی کە منیش نیگەرانی کردوم خواردنی هاوردەیە خواردنی هاوردە چۆن چۆنی ینی ئەمە وای کردووە کە ئەم جۆرە خواردنە بۆ نە وەکو کاک ئاباز ئاماژەی پێکرد خواردنی گۆشتی بەست و زۆجار لە نێو کەبابخانەکاندا هەندێکیانە هەیە ئەمە بەدەر لەوەی کە دڵنیای زیانی تەندروستی دەبێت ئایا ئەم جۆرە گۆشتانە بۆچی کوالێتێکی چۆن چۆنیە سوازۆ پرسیارەکەوت ئەوەی کە جێی نیگەرانە ئێمە بمان وڵاتێکی ئیسلامی ئەو خوانی کە هاورداکرێ من نازانیت کوالێتی چۆنە بە چی شەوێت دروست دەکرێت چۆن دروست ناکرێت تەنانەت ئەچینە دوکانێکەوە کە مریشکێک سەرە بڕێ زۆر بەمان ڕووی لە قیبلە نەبێت ڕەنگە بەلامانەوە شتێکی قورس بێت جافە لە بەرەوە من کە بەداچوون بەو شتانە ئاکەملانە شوێن لە تورکیا با بڵێن لە ئێرانەوە شت هاتووە بە دیزاینێکی زۆر جوان بە با بڵێن بۆ منە پیتزا هەمبەرگر عەدەدێکی زۆری تایە لێرە ئەفرۆشتێ بە 5,000 ئێمە ئەوەی کە لێی شارەزانە بووین چاو ماشتەکانە بینێ یعنی وامان لێ هاتووە بیر لە پارەکەی ئەەکەینەوە سامەشتم هەیە با بڵین کوالێتی زۆر بەرز سعرێکی مەحدود ئەم ئەوە ناکرێت هەچی واکرێت بیر لە پارەکەی ئەکاتەوە ئەوە لە سوۆشیال میدیا دامە قسەم لەسەر کردووە خەڵک هۆشیارکەینەوە ینی چای خەڵک بکەینەوە بە دوای شتێکا بگەڕین کە تەندروست بێت زۆر باشانی ئەوەی کە ئێستا لە چێشتخانەکانی ئێمە هەیە کامیانە تەندروستەکەیان ئەو هاوردەکراوە خراپێ هاوردەیە من بەڕێ من هاوردەکەیە زائیدەن زۆر شوێنیش با بڵێن ینی من چیان ماچەکەم وەکو هی ناڵم من ئەوەی کە من هەدەف پێشتر پێمتن خوانی تەندروست بێت خوانێکی تەندروست بێت نەک کاربڕێکرد نەبێت لە ئیشا ئەوە خۆی زۆر غەڵەتە زۆر باشە کاک ئەباس بەتام و بووبوونا ئەو خواردنە کوالێتی خراپانە کە زیانی بۆ تەندروستی هەیە یاخود ئەو گۆشت و بابەتانی کە لە دەرەوە هەوردە دەکرێت بەتام بۆنە مشتری دەتوانێت جێی بکاتەوە یان چۆن بتوانێت جێی بکاتەوە کە گۆشتێک دێتە بەردەمی هەمبەرگرێت دێتە بەردەمی کامە گۆشتی خۆماڵی نییە خۆمانی وەڵا خۆشیان ئەوەی ڕاستی بەکاردانەر ئێمڕۆ زۆربەی زۆرمان کە بڵێن عاشقی خواردنین یعنی خۆرن هەستی پێەکەن چکە قیمەیەک لەکوێ ڕەنگێکی ئاڵی جوانی سووریە بێ قیمەیەک لەکوێ ڕەنگێکی سپی یارەساسی ئەمە خۆ ئەو کەسا فەرق و جیاوازەکە ئەبینێ من ئەدەسەر قسەکەی کاک دڵشاد زۆربەی کات بڵێم خواردن و شت حازرەکەم یاشتمەیە لە ماڵەوە میوانم بێ بۆ خۆمان یا کۆمەڵێشت سەدفە ڕۆژێک هەمبەرگرمان نەبوو برادێکم داوای هەمبەرگرەوە چون بۆ مارکێتەکە وتم کامەی گرانە و کوالەتی باشە بمەرێت لە بەرەوەی میوانمە هەمبەرگرم هێنا دامنا تا کۆمەڵە دانیشتین و هەنێ قسە و باسۆمانە هەمبەرگر عادەتە نەبێت داینێت تۆزە خاو بێتەوە ئەنجا بۆ بەژانە هاتمەوە مەتبەختمەوە کو هەمبەرگرەکەوت هاوتەوت یعنی توا بەوە هەمووی بزڕکا بووە ها چۆنەڵێ یعنی قالبەکەی لە دەستدا بوو دوای ئەوە توا بۆ وردەوە دنیا تومەز ئەوە نییە بە زەختی هەوا و هەوای سارد و ئاو تونیان کردوێتەوە کە بین بوو هەمووی بڵاوە پێکرا بوو هەر وەکو چۆنەڵی هێنا چنیە قیمە هێنێ بەرش و بڵاوەکەیتەوە لەسەر قاپێک ئاویشی لەگەڵا بوو بۆ معلوماتی یعنی ئەمە خواردنێکی حەڵاڵ نییە ئەمە یەک کاسبەکەشی حەڵاڵ نییە ئەمە على ئەساس ئەم بەرگری جامپۆی ئەمریکیە و کۆمەڵێ بابەت و گرانیش بوو یعنی جا من وەکەوەی تەلەفۆنم بۆ ئەم کاک دڵشادە بەڕێزەکرد و تو کاکە
باشکم میوانم هەیە شتێکم بۆ بنێری هەمبەرگرمانە یعنی ئەوکرد نەک بڵێ لە ڕووبێ یا کۆمەڵەشت هەمبەرگری نردووە هەمبەرگرەکەش دامان ناوە خاو بۆتەوە کۆمەڵێ بابەت دوای ئەوەش خستومان سەر گرێلەکە بەش ئەکسی ئەوان هەمبەرگر خۆی عادەتەن ئەیکێتە سەر گرێر بچووکە بێتەوە ئەوەی کاک دڵشاد بڵێم تا حەدێک کوالەتێکی باشتر و زیاتریش فەرشە بێت یعنی تەها چۆنەڵی زیاتر ئەبرژێت هەرتوو دیوی یا کۆمەڵە ئەو کاسپێ وەڵام من پێڵم حەڵاڵە و جا کابراڵێ بە ڕەنجی شانی خۆی و غەل و غەش ناکا لە ئیشەکان ڕۆژانە شتەکەی بۆ من هەمبەرگری بۆ ناڕۆست وەستی قیمەی دوکانی قەسابەکەشی لەگەڵا بۆ نردوم بۆ دڵنیایی و کاک دڵشاد پێویستی بەمە ناکە جوانە زۆر باشە کاک ئاباز ئەگەر ئەو پرسیارانی کە تایبەتن بە خواردن لە تۆی بکەم تایبەتمەندیەکان چین بابێنە سەر خواردنی خۆماڵی تایبەتمەندی چییە زۆر جار لە خواردنی خۆماڵیدا ئەو دیزاین و جوانکاریە نابینین ئایا دەکرێت بۆ خۆماڵیش ئەمە ئەکرێت چۆن ناکرێت ئەگە بۆمان باس بکەین بۆ هەر بۆ نمونە ئەم خواردنە خۆماڵانەی خۆمان یعنی لە هەموو بابەتەکانەوە دیزاین بۆ هەموو مەتبەخەکان نەک تەنها مەتبەخی ئەوروپی یانەوە تا خۆمان گرنگی بەوە نادین لە بابەتی خۆماڵیان چییە؟ هۆکاری بیدایەت بڵێم بیدایەت نەزانین بووە ئیتر وردەوتە ساڵان بە پێی ساڵان کۆمەڵێ بڵێم خریجی گەشت و گوزار یعنی ئەوانەی پەیمانگە گەشت و گوزار سیاحە و فەندەقە مەحەدی سیاحە و فەندەقە ڕۆشتۆن خوێندویانە یەکێکیان خۆمم لەوانەی کە پەیمانگە گەشت و گوزارمان تەواو کرد لەبەر چەنەهای وەکو منیش هەیە ئێستا لەم شارە خەڵکانی کەشێ هەر بە هەمان شێوە لە وڵاتێتتر یا لە شارێتتر کۆمەڵی دیزاین فێرکراوە کۆمەڵە شت فێرکراوە هاتوۆ بۆ شارەکەی خۆمە بۆ سنێمانی یا هەولێر یا گەرمیان یا هەڵەبجا ئەویش چەند کەسێکی فێرکرۆ وردە ئەمە پەرەی پێدراوە ئێستا بۆ نمونە برنج ئەو برنج ئەتوانی خڕ بێ یا درێژ بێ ئەکرێتە سەر ئەو قاپە بە کەوچیر ئیسا کۆمەڵێک شێفمانەیە لێرەوە ڕێز و حرمەتمەیە بۆیان ئەوانە بڵێم زیاتر ئێتیمان بە خواردنە خۆماڵەکانە دەن خواردنە کوردەکان قاپی هێناوە یان بۆ نمونە قاڵب هەیە ئستیلە یان زەردە یان بە شێوازی قاپ ئەی کاتە قاپەکەوە لە ژێری پێش ئەوەی بیکاتە قاپەکەەوە لە قاپەکە دوو دەنگ باەم و کشمیش و یا ئەمانە دائەنێ و برنجەکەی تێیەکە کەپسێکات کە خستێ سەر قاپەکە بە شێوازێکی قاڵبی جوان لە سەریشەوە دوو دەنگ باەم و کشمیشەکە دیارە لەو لاوە چی ئەکات دوو چڵکەرەوە زەهێنە ئەیکا بە سەری برنجەکە ئەمە شێوازێکی جوانی ئاتی بە هەمان شێوە مریشکەکەی ناڕۆ بە شێوازە پارچە کرابی بەش ئەو بە دیزانێکی جوان بۆ نمونە ئەو ڕانە مریشکە سەر ڕانەکە جیا کردوتۆ لە ڕانەکە بە شێوازێکی جوان بە دوو قاڵبدایەنێت لەم لا بە تەماتە گوڵێکی بۆکە لەو لا بە لیمۆ ئەسێرەیەکی بۆکە لەم لاو لە خواردنەکە مریشکەکە دایانە شێوازێکی جوانی ئااتێ ئەوە ڕازانەوەی خواردن و قاپ و ئەمانە هەر تایبەت نێ بە ئەو غەربەکان خواردنە خۆماڵەکانیش بە هەمان شێواز ئەو شێفە ئەتوانێت ڕازانەوەی بۆ بکە و بەرامبەرەکەی زیاتر و زیاتر بەزەگەنشتێتە دەرەوە ئێستا توانێت ڕێگەی تەکنۆلژیا و ئەتەرنێتەوە دیزاینەکان ببینێت بتوانێت خۆی بەکاری زیاتر ئێمە بۆ نمونەوەکو اتحادی ماستەر شێف لە نەک شاری سلێمانی هەر لە وڵاتان لە میسر لە لوبنان لە بەغدا لە پارێزگاکانی خواروی عێراق لە کۆمەڵە شوێن ئێمە خولمان هەیە یعنی ڕۆژانە خولمان هەیە و ئەم خولانە خەڵک فێری خواردنە مەطبەخەکانەکە مەطبەخی ئیتالی فەڕەنسی ئەمریکی یۆنانی تورکی ئێرانی ئەم بابەتانە و بە هەمان شێواز خولی ڕازانەوەمان هەیە لە شاری سلێمانی سپاس بەخوای گەورە چەند خولێکمان کردوتەوە چەنەها شێفی باش چەنەها گەنجی باش لەوانە هەت کەسانێک بۆ شێفیش نەبوون لە ڕێستورانش کاریان نەکردووە پرسیارم لێکردن ئێوە بۆ هاتون بۆم کولە ئەڵێ ئێمە زیاتر عاشقی خواردنین و میوانمان زۆرە و کۆمەڵێ بابەت حەزەکەن دیزایانی خواردنەکانمان سفرەکانمان ڕۆژانە بە شێوازێکی ڕازاوە بێ دڵ و دەروونمان پێکرێتەوە دەستخۆش کاک دڵشاد ئێستا بەهۆی دروستبوونی دەوام و ئیلتیزاماتی زۆر لەوانەیە خەڵک
ئەو مەجای نەبێت خواردن دروست بکات لە ناو ماڵەکانی خۆیان داوای خواردن ئەکەن بە حکمەوەی کە ئێوە کۆمپانیایەکی دروستکردنی خواردنتانێ خەڵک لە ئێستا داوای خواردنە خۆماڵەکانەکەیان خواردنی بیانی خواردنی خێرا چ جۆر خواردنی دا بەڵێ بە دڵنیاییەوە وەکو جەناب فەرمووت کات باڵین داوامەکە زیاترە زۆر جار تەلەفۆنمان بۆ کرێت مەسەلەن خوانی بەستووە بەنێ کێنم جەمیدەوە ئەڵێ ئێمە ناتوانین دەم و دەست خواردن حازرکەین دەریەکان جا سووریا کاتەوە هەنی ئەوە کارێکی باشە بۆ خانمان بۆ هەموو کەسێک ئەو جۆرە خواردن لای ئێوە چین زیاتر باڵین ئەمە خواردنە با بڵێن بەستووەکان ئەوکو کوبە کفتە با بڵێن دوو جۆر کفتەیە دوو جۆر کوبەیە پیتزایە هەمبەرگرە کەنتاکیە جۆرەکانی بۆرەکە ئەمە خوانەکانی مێ کاک دڵشاد متمانە زۆر دەورە بینی بۆ ئەم جۆرە خواردنانە بەڕاستی دڵنیام خۆش ئاگاداری زۆر خەڵک ینی وەک کاکە باس پێشتر ئاماژەی پێکرد کە هەمبەرگریکێن هاتە ماڵەوە ئەو نەبچووگوت باوەتەوە ئەوە خەڵک بێمتمانە بۆ لە ئاز ئەو خواردنانی دەرویاخ خواردنە بەستۆکان بەڵام چی بکرێت کە متمانەیە بگەڕێتەوە بۆ خەڵک ڕاستە قسەکە جوانە من دایمە ئەگەر کاک باز ئاگات لە ڕێی سوشال میدیاوە دایمە قسەم کردووە دایمە قسەم کرد جیاوازیە دروکو پێشتر ئاماژەم پێ جیاوازیە دروستکەم وەکو شکانن نا وەکو با بڵین کوالیەتی خواردن تەندروستی ئەسڵەتە خێریش دەکە دامە لە ڕێی پیجمەوە ڤیدۆ بڵاوکەمەوە بەسم پۆستەکەم خەڵک هەنی بۆ خەڵک ڕوون بێتەوە ئایا خوانی تەندروست چییە و ناتەندروست چییە بەس بەداخۆی مەست بە چاماش دەبینێت ئەوەی کە من ئەیکەم ینی خوا ئاگاداری هەموو شتێکمانە ئەمەیە خەڵک بزانێت خوانی باش چییە خوانی خراپ چییە ئەوەی کە ئێمە ئەیکەین سپاس بۆخوا بە ماوەیەکی کەم جیاوازێکی زۆرمان دروست کردووە ئەمە بۆ لە چووکە حەقمان نا بە خواردنەکە غەشمان لە خواردمانە نەکردووە یعنی بۆ منە سا زۆر شوێن هەیە گۆشتەکڕێ بە 5,000 من خۆماڵی بە حساب خۆماڵی من ئەیکڕم سێ قاتی ئەوە یکەم بە 15 و 16 ئەمانی هەدەفی من چی بووە ئەنی بیرم لەوە کردوێتەوە ئەوە ئامانجی منە لە خوانە جیاوازی دروستکەم جا مەسەلی خواردنیش وەکو پێشتر لەسەر قسەکانی کە ئاباز سیاحە ئەڵێت خواردن چاو تێرکە ئینجاگەدێت ئەوە زۆر گرنگە ئەگەر هەمان ئەو بەرنامێت تەڵبێکەین ئەو بەرنامێت تەڵبێک کرێت هەنی بەرەو پێشە چین ئەوەش زۆر گرنگە بەتاکیت دەست خۆش بێ کاغاز بین کۆمەڵی مەدالیا و نیشانە و پێوەی ئەمانە چی نەگەر بمان باسکی ڕاستەکە سپاس بۆ پرسیارەکە ئێمە بیدایەت لە قاپشۆری هێناومان هەنێکیان خۆم قاپشۆری ڕێستۆران بووم جگە قاپشۆریەکە سەراویان پێپا کردومەتەوە حەمامیان پێپا کردومەتەوە حەدیقەیان پێپا کردومەتەوە دەری مەطعمیان پێپا کردومەتەوە دوای وردە بە پێی ئەزمون و پێشکەوتنی کارەکەم ڕۆشتوم بەرەو پێش جا دوای ئەوەش لە پەیمانگای گەشت و گوزار لەوێ دەرزم خوێنەوە وردە 4 ساڵی خوێندن لەخوا بەزیابێ پلەی نایەوەم بەدەستێناوە و دوای ئەوەش لە زۆربەی زۆری فیستیڤاڵ و هی وڵاتە عەرەبیەکان و ئەوروپیەکانە بەشدار بووم بەهۆی ئەوەی کە من نەمتوانێت کوردم بە تایبەت عێراقیم وەرگرتنی فیزەی وڵاتی ئەوروپا قورسە بۆ ئێمە بەس بەهۆی فیستیڤاڵ و داوەتنامەی ئەو وڵاتە و کۆمە بە ترانزیت یان بە فیزەی حیزبی توانیمانە سەردانی وڵاتانە بکەین بۆ ماوەی 10 ڕۆژ یا 5 ڕۆژ هەفتەیەک تا فیستیڤاڵەکە تەواو بووە مەدالیەکانیش هینێکیان ئەیسە بە تایبەت ئەمەیان بڵێم لە مسابقەیەک پێشبڕکەیەکی جیهانی 56 وڵات بەشدار بوو لە وڵاتی لوبنان پلەی یەکەمم بەدەستێنا و کاتە هەم دیاری پارەشی تیا بوو هەم دیاری کۆمەڵشتی تایبەتمەندی لێرەوە باسی نەکەین ئەمانە وەرگرتووە ئەویسە بۆ نمونە زیاتر و زیاتر هەوڵم ماوە کە بڕۆمە ناو پرۆژەکانی خواردنەوە پێشکەوتن بە خۆم ببینم بەپێی ئەو داتای ئەو کارانەی ئەو خولانەی کە کردومەتەوە ڕۆژانە و حکمم بە شتەکانەوە کردو و لەخوا بەزیابێت چەنەها گەنجم پێگەیاندووە لە کەس لە کوڕ بۆ فێربوونی ئەم خواردنە ئەوروپی و خواردنە شەرقیەکان و عەرەبیەکان
ئیتر بەپێ ئەو خزماتانە ساڵانە تۆپۆلێنی خزمەتەکە دەکرێ لە عەمید لە وردە ئەڕۆیتە سەرەوە هەتا گەشتون بە پلەی حاکمی ئەمەیان هیچ لیژنەی مەحکەمەی نێودەوڵەتی گەشت و گوزاری نێودەوڵەتیە بۆ ڕێستورانت و ئوتێل و شوێنە گەشتیارەکان بەعام کە من بتوانم نەک لە کوردستان لە وڵاتی عەرەبی و ئەوروپی شەتوانم وەکو حاکمێک حکمی ئەو شوێنە بکەم یا کۆمەڵێک فستیڤال و شت پێ وەکو لیژنەی تەحکیم وەکو دادوەر بتوانم بژم ئەمانە کارێکەشەم مەدالیانە زۆربەی زۆری لەسەر کوالێتی لەسەر دیزاین لەسەر ئەمانە پێیانەڵێن گۆڵد وەلەو گۆڵدیش نییە بەس هەر مەدالیەکە وایە ناوەکەی وایە ئەو گۆڵدانەی کە وەرەگریت ئەمە یەکیان لەسەر کوالەتی یەکیان لەسەر پاک و خاوێن بۆ نمونە جلوبەرێکدا یەکێکیان ئێتە هەر لەسەر مسابقەکان باشترینەکانم وەرگرتووە لە فستیڤاڵی نێودەوڵەتی خۆی گەڕ سەرکەوتنی زیاترخوا کاکە باس ئەگەر بین و سەربابەتی خواردنە بیانیەکان تا چەند لە رێم کورساندا ڕەواجی پێدەدرێت ئایا کوالیتەکەیان چۆنیە زۆر جار کەسێکی خۆمان گەشتێک دەکا بۆ وڵاتانە خواردنێک دەخواتە هەفتەیەک نەخۆشەکە هەیە ینی چۆنیە ئایا لەگەڵ سروشتی ئەمە گونجێ دەم خواردنە بیانیانە بەڵێ ئێمە لە کوردستان لە عێراق بەتابەت کوردستان و شاری سلێمانی پەرە بە خواردنە غەربیەکان دراوە خۆی ئەڵێ خواردنی غەربیە و خواردنی ڕۆژاوە بەس ئێمە بێ بە مەتبەخ قسە بکەن یعنی بە چێشخانەی ئیتالی هەیە چێشخانەی ئەمریکی هەیە یۆنانی هەیە رووسیە ئیلا لە ئاخرین عەرەبی هەیە ئێمە لە وڵاتە بۆ نمونە ئەگەر خۆمان هەستین بە شێوازێکی تەندروست ئەو خواردنانە دروستکەن خواردن زۆر یعنی بۆ نمونە کنتاکیە سکالۆ پەستێکە گۆردن دووە شاورمەیە یا هەر بابەتێکی خواردنی ئەگەر خۆمان بە شێوازێکی جوان و تەندروست ئەو گۆشتە پاک بێ حەڵاڵ بێ شێوازێکی ڕێکوپێک بێ ئەو شێفەش لێزان بێ لێرەشەوە ئەلێم و لە کەناڵەکانی تریشەوە هەم قسەم کردووە ئێمە ئەبێ کوالێتی ئەو خواردنە لە دەست نەدەین ئەبێ دیزاین و کۆمەڵێک بابەت تایبەتمەندی بۆچیش بە ئەڵێن چابیپسیشە خۆ هەردووکشان ڕەشن وایە هەردووکشان ڕەشن هەردووکشان شیرینە تاڵێک لە هینا ئابینیت لە چای بەس ئەم چایە و ئەوش بیپسیە یعنی کۆمەڵێک لە برا شێفەکانمان من لێرەوە ڕێز و حرمەتم هەیە بۆیان یا کۆمەڵێ لە خاوەنکارەکان ڕێستورانتەکان ئەڵێ من شێوازی خۆم جیاوازە نابێ هەڵەیەکە زۆر گەورەشە چکە کنتاچی مەتبەخێکی ئەمریکیە ماکدۆناڵسیانە و KFCشیانەیە بۆ نمونە ئەوان خۆیان دیزاینەری ئەو شتە خوارد نەبوون خۆیان دیزاینی ئەو خواردنیان کردووە بۆ بە مڵکێکی ئەوان ئەبێت تۆش هەر بە هەمان شێوازی بەهارات و سۆس و تایبەتمەندەکانی خۆیان بە شێوازی ئەوان بڕۆی یعنی ئێمە لێرە کنتاکیمانەیە سکالۆپمانەیە زۆربەی خەڵکەڵەیە کنتاکی سنگ لێرەوە پیانەڵێم کنتاکی سنگ نییە و ئەو کەلیمە هەڵەیە چونکە ئەوە کە ئێوە باسی کنتاکی سنگ نییە ئەو پێڵێن سکالۆپمانەیە و بە هینی ئەڵمانی شنێڵ دزمانەیە ئەمانە بە سنگ دروستەکرێت ئجا دوای ئەوەش ئەبێ کوالەتی خۆی لە دەست نەیە بە ئەو شێوازەی کە لە ئەڵمانیا یا ئەمریکا لە هەر وڵاتێک ئیتالیا دروست کرا بە هەمان شێوازی دابوو نەریت و دەستور ئەبێت لێرەش تەطبیق کرێ ئەژینە ئەو خواردنە ناوەکەی لە دەستێت. کاک دڵشاد وەکو خاوەنێکێک لەو کۆمپانیایە کە خواردنی ئامادەکرا و ئامادەکەن پێم خۆشە گوێمان لە دوپەیامی جەناب بێ بۆ کەسانی کە خواردن داواکەن و ئەو کەسانش کە لە بازاڕەکان خواردنی ئامادەکراوە ئەفرۆشن. من لێرەوە بە هەموو بینەران ئەڵێم بە هەموو ئەو بەڕێزانە ئاڵم کە دا خواردنەکەن پێش هەموو شتێک بیر لە پاک و تەمیزی شوێنەکە بکەنەوە دواتر لە کوالەتی خواردنەکە من دائما قسە لەسەرەکەم ئەوەی کایەتە بەردەستمان ئەوەی کە من ئەیکەم یەکەم ئامانجی من ئەوە هەڵێم کە سوکاری خۆمان ئیخوا مناڵی خۆمان ئیخوات بۆیە لێرەوە داوایان لێ یەکەم لە دڵنیای شوێنەکە دڵنیا بنەوە ئەو کاتە داخواانەکە بکەن بۆی تووشی کێشێکی تەندروستی نەبن زۆر بەڕێزم وڵاهی من لێرەوە دواپەیامم و دواپەیامیشم نابێ یعنی من هەمیشە ئەم پەیامە دووبارە ئەکەم و ئەم پەیامەم نوێیە بۆ لێرەوە پەیامێک بۆ سەرۆکی حکومەتی هەرێم پەیامێک بۆ هەموو بەرپرسەکان پەیامێک بۆ هەموو خاوەن کۆمپانیەکان
لێرەوە ڕزای خواتان لێ یەکەم کۆمەڵێک گەنجمان هەیە لە کچ لە کوڕ خاوەنی بڕوانامەیەکی باشن ئەمانە بێکارن لەم کوردستانە نەک بڵێم سلێمانی هەولێر گەرمیان شارە زور بەعام عێراق ئێمە زۆربەی زۆری گەنجەکانمان یعنی ئێستا لە شوێن هەیە لە گەڕەکێکە 15-20 بێکار هەیە یعنی ئەمە ڕێژەیەکی زۆرە من لێرە داوایان یەکەم کارمەندی بیانی نەهێنن بۆ کوردستان کارمەندی بیانی با نەیەتە ئەم شارە یعنی معقولە گەنجەکانمان هەمووی بێکارن سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وەڵاهی بەهناوی هەموو گەنجەکانەوە سوپاسانەکەن کارمەندی بیانیمان بۆ نمەهێنن ئەم هەموو کارمەندەمانەیە ئەم هەموو گەنجە شەهادەدارەمانەیە لە کچ لە کوڕ هەمویان بێکارن با ئەو داهاتەی کارمەندی بیانی کە ئەیبەنە دەرەوەی وڵات هەر بۆ ناوخۆی وڵات سەرفکرێتەوە لێرەوە پێخۆشحاڵم یعنی ئەیشتوانین ئێمە وەکو ئیتحادی ماستەر شێف وەکو شێفەکان و وەکو کارمەندان ناوخۆی دەرەوەی واللهی ئەتوانین بەدیل بدۆزینەوە بۆ خاوەن ئوتێلەکان و ڕێستورانتە 5 ئەستێرەکان بۆ بێ ئەستێرەکانیش یعنی لە لۆبی هەتا بەڕێوبەر هەموو بەشەکان ئێمە بەدیلمان هەیە لە گەنج و لە کەسە لێهاتوەکانمان کە شەهادەدارن و ڕاهێنانیشمان پێکردوون ئامادەن بۆ دەستپێکردنی کار لێرەوە سپاسی کەناڵی پەیامەکەم سپاس بۆ بینەران و بیسەران سپاس بۆ کاک دڵشادیش کە ئەمڕۆ لە بەرنامەکە لەگەڵما بوو سپاس بۆ بەڕێزیشتان بۆ کەناڵی پەیام لە لۆبی بۆ بەڕێوبەرەکەتان سپاسی ئەم کەناڵە جوانە خۆش بە زۆر بەخێربێن هەرێکە لە بەڕێزان کاک عەباس فەتاح سەرۆکی اتحادی ماستەر شێفی نێودەوڵەتی و هەروەها کاک دڵشاد عەلی خاوەنی کۆمپانیای ئامادەکردنی خواردن بەخێراتن زۆر سپاس زۆر بەخێربێن سپاستانەکەین مادوومان کردی زۆر بەخێربێن دووبارە